تیپی تۆپیپەی یانەی هەولێر باشدار لە خولین هەیە عێراق وەک ئامادەکاری بۆ یاریەکانی هەفتەی سێمی خولەکە و یاریەکەی بەرامبەر قاسم دوایین مەشق و ڕاهێنانی لەسەر یاریگای خۆی ئەنجامدا پێش گەشتکردنی بۆ یاریگای کلف لە شاری بابل بۆ ئەنجامدانی یاریەکەی بەرامبەر قاسم لە ڕۆژی پێشەممە. ئێمە خۆتان زانی ئێمەوە دونێ پێرێکە ڕۆژێک دوای یاریمان دۆستانەمە ئەنجامدا لەگەڵ یانی برایەتیم دوێنێ ڕێستماندا هەموو یاریزانەکان تەنها چوار یاریزان نەبێتەوە مشقی تایبەتیان هەبوو ئێمڕۆ یەکەیەکی مشقی ئەنجام دوین سەفەر دەکەین بۆ شاری نەجەف ئینشاءالله هەوڵ دەین لە ڕووی دەرینەوەی تیپەکە بە شێوازێکی باش ئامادە بکەین بۆ ئەوەی بەرامبەری ئەو ئەنجامی بەرامبەر بەیانەیە زاخۆ لەبیر بکەن و بە شێوازێکی باش و لە ڕووی نەفسیەوە لە ڕووی تەکتیکی خۆمان حازەکەین لە یانەی قاسم ئینشاءالله. یانی هەولێر بە کۆمەڵی کێشەوە ڕوو لە یاریەکە دەکات بەهۆی دوو یاری ڕابردوو یاریزانانی ماندووبوونێکی زۆریان پێوە دیارە و چەندین یاریزانیانەکە لە یاریەکە بە هۆکارە جیاجەکاندا دەبڕێن هەریەکە لە وریا کامەران و ڕێباز عەبدوڵڵا و ئیبراهیم ئەزوەر بەهۆی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا و دیار عەلی بەهۆی کۆچی دوایی باوچی و عومەر جەنجی و نەوزاد عەبدولحەمید بەهۆی پێکانەوە و دانیال ساریۆسیش بەهۆی نەگەیشتنی بۆ هەولێر و گەیلان سادقیش درەنگ پەیوەندیکردنی بە مەشقەکان چەند یاریزانێکی تریش پێش یاریەکە بارودۆخیانێک لا دەبێتەوە کە گومانیان لەسرە بەشداری یاریەکە بکەن. ئینشەڵڵا بۆ ئەم یاریە ئامادەکاری زۆر باشمان کردیا ئەتوانین ئەم سێ خاڵە بەدەستبێنین. تۆپی پێ هەروایە یعنی لە یەکەم خولەکتانەوە هەت خولەک یعنی هەرمووی وەکو یەکە ئەجا چ لە دەقەیەکەمەوە گۆڵ بکەیت چ لە دەقەی ئاخری گۆڵ بخۆی ئێمە وەکو نەفسیان یعنی ئەم شتەمان لەمێش خۆمان بردوتە دەرێ هەموو هەدەفمان ئەوەی ئەم سێ خاڵە بەدەستبێنین. لە بۆ یاری قاسم ئینشاڵڵا بە باش خۆمان ئامادە دەکەین هەرچەندە چەند پێکانێکمان هەیە لە یاریزانەکان بەڵام ئینشاڵڵا نابێتە هۆی ئەوەی کە یاریەکە لە دەست ئینشاڵڵا بۆ سێ خاڵی یاریەکە دەچین. یاری دووەم یاریزانەکان هەرچەند تازە باش کرد مادبوونێکی زۆرمان پێوە دیار بوو چونکە 6 مانگ دانیشتن ئاسان نیە لە بۆ یاریزان یاری یەکەم زۆر بە یاریزانەکە مادبوونێکی زۆریان پێوە دیار بوو چونکە لە بۆ سێ خاڵ یاریەکە گەمانمان دەکرد و کە زۆرش خۆمانمان کرد لەبەر ئەوەی یاری دووەم بۆ ئەوەی کە چەند یاریزانێکمان توش پێکامێن بەڵام ئینشاڵڵا بۆ ئەو یاریە بە باش خۆمان ئامادەکردەوە بۆ سێ خاڵ یاریەکە دەچین. یانی هەولێر لە دوو یاری سەرەتای خولی نایابی عێراق توانیویەتی 4 خاڵ کۆبکاتەوە و لە ڕیز یانەکانی پێشەوەی ڕیزبەندە یانەی قاسمیش خاوەنی تەنها خاڵێکە و لە یانەکانی دوای ناوەڕاستی ڕیزبەندە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.